هەواڵتان لەبێت و بەیانیتان باش بەو هیوای کە لە هەرکوێکن لەشتان ساغ بێ و تەندروست بن. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە، پیرۆزبایی لە هەموو موسڵمانانی جیهانەکەین. ئەمڕۆ ڕۆژی مەولودی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت. ئەو ڕۆژەیە و ئەمڕۆ لەسەر تاسەری هەرێمی کوردستان و جیهانیش ئامادەکاری کراوە بۆ مەولودی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لێبێت. هەر شارێک بە شێوازی نەریتی جیاوازی خۆی ئەو ڕۆژە بەرزڕاگرێت. ئەمڕۆ لەگەڵمان بن لەبەر مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمڕۆ میوانی تایبەتمان دەبێت. هەروەها ئەمڕۆ جگەلەوە ڕۆژی جیهانی پۆستە و گەیاندنیشە. جا ڕۆژانێک هەبووە کە خەڵک بۆ بەرداوامبوونی پەیوەندیەکانیان ئەو پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان ئاگاداری یەکتری بن، پشتیان بە ناردنی نامە و دیاریەکان دەبەست تا ئاگاداری ژیان یەکتر بن. جا ئێستا تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان جێگەی پۆستە و گەیاندنیان گرتوتەوە، بۆ بابەتش لەگەڵم بن میوانم دەبێت. ئەمە بابەتی پرۆگرامی ئەم بەیانیەمانە بێت. لەگەڵمان بن جگەلەوە کۆمەڵێک پاکێج و راپۆرت بۆیەوە ئامادەیە. وەرزی لێکردنەوەی سێو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە. نەگەر سێوی تر ئەو میوانی کە پاییزەن لە هەنار و هەنجیر و میوەکانی دیکەش ئەمانە هەمووی لە پارێزگای ورمێ ئەم ساڵ زیاتر لە 1,200,000 تۆن سێو بەرهەم هاتووە. بەڵام باخدارەکان دەڵێن کە وشکە ساڵی وە گرانی و بازرگانەکان کە ئەوان نرخەکەی زۆر زیاترەکان وای کردووە کە تەنیا ماندووبوونەکە بۆ ئەوان بمێنێتەوە بۆ سوودێکی ئەو تۆی لە نەبین. باخدارانی پارێزگای ورمێ دەستیان بە لێکردنەوەی سێوەکانیان کردووە. هەزاران کرێکار لە زیاتر لە 520 باخ سێوەکانیان کۆ دەکەنەوە و بە پێی جۆر و کواڵێتیان جیایان دەکەنەوە لە سندوقەکاندا بەشێکی ڕەوانەی بازار و بەشی زۆریشی ڕەوانەی ساردخانەکان دەکەن. پڵۆی ئاوسۆڵ بۆشە ئاوسۆڵ بۆشە پۆر ناپۆر ئەکساریت دارمۆن خرە و بێ سێ زۆر کرمی بن ئەمە ئاوسۆڵ وەقعان جوۆنە ئەم لێ ڕۆزینە هەم کۆرگار هەم ئەوێ سێۆژت کرد هەم قیمەتەوەش بۆشە ئاوسۆڵ بۆشە دەڕۆمەدێک بوو مانتاقی دەهابیت زۆر شکر زۆر جوونە بۆش. ورمێ بە ناوەندی سێوی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ناسراوە. ساڵانە زیاتر لە 1,200,000 تۆن سێو لە ورمێ بەرهەم دێ کە بەشێکی لە ناوخۆی ئێران و بەشێکیشی هەناردەی وڵاتانی دەوروبەر و بەگرە رووسیاش دەکرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی گرانی تێچووی لێکردنەوە و بە بازارکردن نرخەکانی بەرز بۆتەوە و ئەوەش لە توانای کڕینی بەشێک لە هاوڵاتیانی ناوخۆدا نییە. پۆستەم و تشک و ئاوسۆژە زۆر گرانترە ئەلپۆر، همچنین سێ پۆر ئارزۆنتر بە ئەلپۆر کیلۆ مەسا سێ $100 کرد بوو تەرە خەریدۆرە 4,000 کە پێ ئاوسۆ 10,000 کەویت. خارجۆ سێ 5,000 کە کۆبرۆ گەر هوتو بکرێت بۆ خێرێ بکە زەرەری نەکات. ئاوسۆ سێ نسبەتەن گرانترە پۆر $700 خارجۆی. بە گوتەی باخدارەکانی ورمێ ئەم ساڵ دوو کێشەی گەورەیان هەیە. وشکە ساڵی بەرهەمەکەی کەم کردووە و گرانیش وای کردووەکە نەتوانن لە ناوخۆ قازانجێکی ئەو تۆی لێ بکەن. بەشی زۆری قازانجەکەش بۆ بازرگانەکانە چونکە بە نرخێکی کەم لەسەر باخ لە باخدارانی دەکردن و دواتر بە نرخێکی زۆر زیاتر دەیفرۆشنەوە یان لە ساردخانەکاندا هەڵی دەگرن هەتا بەگرانتر لە زستان و بەهاردا بیفرۆشن. لە نۆی تشرینی یەکەمی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی پۆستە و گەیاندن ئەو ڕۆژە دەستنیشان کراوە. لەو ڕۆژە ڕێز لە ماندووبوونی ئەو کەسانە گیرێت کەوا ساڵانێک خزمەتیان کردووە لەو بوارە. فەرمانگەی پۆستە و گەیاندن تەمەن کرد لە ئاکرێ بۆ کەسێکی 96 ساڵ کە لەو فەرمانگەیە کاری کردووە ئێستا لە کارەکانیان هەر بەردەوامە. هەرچەندە بەهۆی هاتنە پێشەوەی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمپانیەکانی گەیاندن کاری ئەوانیان سستر کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشە فەرمانبەرەکان ناتوان دەستبەرداری کارەکانیان بن لە فەرمانگەی پۆستە و گەیاندن. 36 ساڵن دەستێنوی ژێتە ڕۆزیا کێشانە پوستان یا بە تەمەن 7 ساڵی بەرنەبووینە. سەباح ڕێڤەبەری فەرمانگەها
پوستە و گەهاندنەیە لە ئاکرێ وەکە ئەوت دە دیارکردن بەریان و 6 ساڵان ئەت باژارەویدا ئەف فەرمانگەهە لە ناوبەرە سێ پارێزگەهاندایە هاتی ڤەکردن و لەسەر خزمەتکردنا خۆیان بەردەوامە. نسبت فرمانگاه عمل سال 1927 آتیا بکرن کار ریبریا پوستا و گاندنا آکره لگریومه یا آتیا او کرد ما بین سه پارزگاه دا هبلیر دو که میسن لە پشتی بەردەستبوونا ئەنتەرنێتی و ئامرازên گەهاندنê weke torên civakî karê van fermangehan bi hîç rengekî wek salên berên nemaye ji ber ku weke têgotin ev kar e zêdetir yeketî dest kompanyayên kertê taybet. بری نوکه شویلا پساگاندنه که شویلا که باش بود زورا باش بود ولی نوکه بی سردمه نوکه اینترنت و سوشال میدیا آیدی که زور زده بی شویلا برید هیچ نمایه بری نوکه پوستا درکی بو گلگا باش بو همو دولت اجدچو بجلبر وضعی سیاسی و شریکا کم برای نمانه ولی چید Li gor salnameya cîhanî roja nehê çiryayekê ya her salekê weke roja pûsta û gihandinê ya hatî danan ku têda bi dilxweşî ve karê van fermangehan et hember xizmetkirina û welatiyan da dihête nirxandin. Ku egerçi et berê da ev fermangehe pirkartirîn fermangehên mîrî bûyne lê niha da evahenê wek xwe nemaye û pitiriya xizînkên wan bû parastina postan yên mayne vala. آری حسین کردستان 24 آکرێ. بەڵێ بێگومان نامەی دەستنووس و ناردنی هەر بابەتێکی دیکە بە پۆستە ئەوانی کە لەو سەردەمانەیە بەو شێوەیە توانیویانە پەیوەندی کۆمەڵاتیەکانیان بچە بکەن دەڵێن کە چێژێکی تایبەتی هەبووە هەندێک جار هەڵگرتنی ئەو نامانە وەکو بیرەوەری و یادگاریەک ئەمایەوە یان ئەو پۆستەی کە بەدەستی گەیشتووە یان ئەو پولەی کە پێوەی نراوە ئەمانە هەمووی بۆ خۆی یادگاریان هەیە جا ئێستاش لە بری ئەوە تەکنۆلۆژیا واتە تەکنۆلۆژیای نوێ جێگرەوەیەتی دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆم بەیانێ لەگەڵمانە بێت بۆی کە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین ئێستا سەردەمێکی نوێ هاتۆتە پێشەوە زۆربەی ئەو کارانەی کە ئەمان کرد یاخود ئەو ئامرازانی کە بەکارمانە هێنا بۆ بچەوکردنی پەیوەندیەکان ئێستا ڕوو لە کاڵبوونە یان ئەتوانین بڵێن بە شێوەیەک ڕوو لە نەمانە دکتۆر کاروان بەیانیت باش هیوادارم کە باش بی باوا دەست پێ بکەین کە تەکنۆلۆژیای نوێ و ئەم تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە چ کاریگەریەکی لەسەر ئەو پەیوەندیە کۆمەڵاتیانە دروست کردووە و چی بەسەر ئەو پەیوەندیە کۆمەڵاتیانە هێناوە کە پێشتر بە شێوەیەکی دیکە بووە. بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی ئەزیزیش باش سوپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بێگومان وەکو لەم راپۆرتە بینیمان دیارە لە کوردستانی شوکۆر شوێنشتر پۆست ئۆفیسە بووە بەڵام وەکو با بڵێن سێکتەرەکانی تر ئەم بوارەش هەر بە لاواز بووە ئەگەرچی بابەتێکی زۆر گرنگە لە کۆمەڵگە کە ئەمە هەبێت بەڵام بەداخەوە لە ئێمە هەم خەڵک وشیاری ئەوەی نەبووە کە بابەتێکی وا هەیە لە ناو کۆمەڵگەدا فەرمانگەیەکی وا هەیە هەم خۆی فەرمانگەکەش ئەوە چالاک نەبوو بە حکمی کۆمەڵک کێشە و گرت کە ڕەنگە پەیوەندیدار بێت بە پێکهاتەی شار و شارۆچکەکانی کوردستانەوە لە ڕووی ئەدرێسە لە ڕووی هاتوچۆوە لە ڕووی وشاری خەڵکیشەوەیە بێگومان هاتنی تەکنەلۆژیا من ناتوانم بڵم ئەمەی هەر ئەلغا کردوێتەوە پۆست ئۆفیس بەڵام کاریگەری لەسەر هەبووە بە جۆرێک کە لە هەندێک ڕۆ جێ گرتوتەوە جێی با بڵێن پۆستی گرتوتەوە بە تایبەتی ئەوانەیە کە پەیوەندی بە وەکو جەنابەت ئاماژەت پێدا نامەی نووسین و دەستنووس و ئەو شتە تایبەتانە هەیە کە باڵێن ئاڵگۆڕی نامەی تایبەتە لە نێوان خەڵکە بە تەکنۆلۆژیا ئێستا دەکرێت بەڵام پۆست ئۆفیس لە ڕاستیدا هەر ئەرکەکەی ئەوە نییە کە تۆ تەنها نامە بگۆڕێتەوە بەڵکو ئاڵگۆڕی ئەوەی کە پێدەوتێت پارسێڵ یاخود شمەکە کاڵایە پۆست ئۆفیس ڕۆڵی ئەوەش دەبینێت لە وڵاتانێک کە پۆست ئۆفیسیان تێدایە ڕۆڵیشی زۆر کاریگەر دەبێنێت بۆ گۆڕینەوەی ئاڵوگۆڕی دراوە بۆ کڕین و باڵێن فرۆشتنی پولە بۆ وەرگرتنی پارەی کارەبایە ئاوە هەتا دوایی ئەو خزمەت گوزاریانەیە کە لە کۆمەڵگەدا هەن ئەمانە هەمووی لە ڕێگەی پۆست ئۆفیسۆ دەنێردرێت بۆ ئەو کۆمپانیایانێک کە
خزمەت گوزاریەکان پێشکەش دەکەم. باشە. دکتۆر کاروان من زیاتر مەبەستمەکە لەسەر بوارە کۆمەڵایەتێکی قسە بکەین وەکو ناردنی نامە و ئەمانە. جامێ بزانم ئێستا پۆستێک یان تویتێک تا چەند ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتەکان یا پەیوەندیە کۆمەڵایەتەکان وەکو خۆی بهێڵێتەوە. ئەم تەکنۆلۆژیان نوێیە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی کە پێشتر هەبوو خەڵک چاڕوانی نامەیەکیە کرد لە ئازیزیەکەوە لە کەسێکەوە پێی بگات ماوەیەکی زۆریشی پێچوو بەڵام توێژی هەبوو. ئێستا تویتێک بە یەک دوو چرکە دەگات تا چەندێک چێژی لە گاند یاخود تا چەندێک چێژی لە پەیوەندیە کۆمەڵایەتەکان هێشتێتەوە. بەڵێ بێگومان دووسەرەیە ینی هەم بۆ هۆی خێرایی و ئاسانکردنی ئیشەکە خەڵ زۆر زۆری تێکردو من خۆم ئەزمونێکم هەیە لەو بوارە حەز دەکەم ئەو ئەزمونە باس بکەم چونکە کە شتێکی زۆر زۆر هەم کارە ساتبارە هەم ینی شتێکی زۆر نابۆیە من بە منداڵی لە شاخ بووین کە سوکارم پێشمەرگە بوو سوتفە لەگەڵ کۆمەڵی پێشمەرگە منیان دوان لە یەکێ لە شارۆچەکانی کوردستان باسی شارمان کرد ئەو گەڕەکەی کە ئێمە ماڵمان لێ بوو ماڵی خوشتی ئەو پێشمەرگەیەشی لێ بوو پێشمەرگە بزانم پارتیگەل بوو سەردەمێ پارتیگەل هەبوو وتی من ماڵی خوشکم فلان کەسە وتم بەڵێ دەیان ناسم من منداڵمە و کاتە وتی نامەیەکت بۆ دەنووسم سبەی سعات ئەو نەوەرە ئێرە نامەکە بۆ بەرە سبەی سعات ئەو نەچوم و نامەیەشی سێ چوار لاپەڕەی نووسی بوو من لەگەڵ خۆم کە گەڕاینەوە شار لەگەڵ دایکم بووین گەڕاینەوە شار ئەو نامەیەم برد بۆ ماڵەکە طبعاً وەکو مناسبەیەکی زۆر زۆر گەورەی لێ هات هەموو کۆبوونەوە ینی حەدەسێکی زۆر بوو 4 بۆ 5 ساڵ بوو ئەو کەسیان نەبینی بوو ئەو ڕۆژە بوو حەبوو بە ئاهەنگ لەو ماڵە بەڵام بەداخەوە دوای ئەوە بە 6 مانگ 7 مانجێک ئەو پێشمەرگەیە دەستگیر دەکرێت لێشە لە جەبهەکان و شەهیدیش دەبێت یانی ئێمە هەم تازیەکەشمان بینی هەمە خۆشەشمان بینی کە پێشتر نامەکەمان بۆ بینی جا کاتی خۆی نامە گۆڕینەوە ئاوا بوو لە شاخ بەو شێوازە نامە هاتووە بۆ شار و لە نێوان پێشمەرگە و ڕێخستن و ئەوانە ئاڵوگۆڕی پێکراوە بەڵام لە ناو خەڵکیش بە هەمان شێوە ئەو بابەتە هەبوو بەڵامەوە ئێستا کە دەبینین ئێمە تویت دەوری نامە نابینێ ئەوەی ڕاستی بێت بەڵام تۆ هەمومان دەزانی لە پلاتفۆرمەکانی سوۆشال میدیا کە بواری هێشتێتەوە بۆ نامە ناردن و چاتکردنە بۆ کە ئەمانە دەستنەخانەی ئەو ئاڵوگۆڕی نامەیە کە ئێمە ئاماژە پێ دەدەین بە هەمان شێوە تۆ بە تەلەفۆن ڕۆڵی تەلەفۆن دەبینێ ڕۆڵی ڤیدیۆ ئەوەی ڕووبەڕەوەکەش دەبینێ لەبەرەوە کارەکەی زۆر زۆر بۆ ئاسان کردوین پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئەگەر چی تەکنەلۆژیا خۆی بۆتە هۆی ئەوەی کە تۆ تێکەڵت کەم بێتەوە لەگەڵ خەڵک یانی سەردان و سەردانکاری و یەکتربینین و ئەوانە تا ڕادێک کەم بێتەوە بەڵام لە پاڵەوەدا بە نامە بە ڤیدیۆ بە قسەکردن و تەلەفۆنی ئاسایی کە لە ڕێگەی ئەم پلاتفۆرمانەوە دەکرێت کارەکە زۆر زۆر ئاسان بووە ئێمە هەمومان ڕۆژانە ئاگامان لە یەکترە خەڵکێ لە دەروێ وڵاتە لە ڕێگەی ئەم پلاتفۆرمانەوە هەموو گروپ و گروپی چات و گروپی ڤایبەر و ئەوانیان دروست کردەوە ئاگیان لێ یەکەم باشە لە هەمان پرسیار بەڵام بە دیوێکی تر بابیکەیت ئەم تەکنۆلۆژیای پێشکەوتوی مێتاڤەرس پێتان وایە بۆ پەیوەندیە کۆمەڵایەتەکان تا چەندێکیش پێتان وایە کە دواتر کاریگەری نەرێنی ئەبێت. بێگومان هەموو شتێکی تازە کە دێ بۆ تایبەتی بۆ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی شەرقین کۆمەڵگەیەکی دواکەوتوین ئەمە شتێکی ئاساییە یعنی هەموو لە چاو ئەگە خۆمان بەراوردکەین لە چاو وڵاتانتر دەزانین ئێمە زۆر لە دواوین بە تایبەتی لە بابەتی پۆست ئۆفیس ئێمە تا ئێستا ئەدرێسی تاوامان نیە بۆ ماڵ و بۆ گەڕک و خانوەکانمان لەبەرەوە ئێمە گومان تێدانێک کە زۆر لە دواوین ئەم بابەتانەش دووسەرن ئێمە ئەگەر بێت و بە شێوەیەکی گونجاو بە شێوەیەکی باش بەکاریبێنین بۆ پێشخستنی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بێکومان سوودی زۆر زیاترە بەڵام کە تۆ بێت بۆ کۆمەڵێک باڵێن لاین بەکاریبێنیت کە کێشەی لێ دەکەوێتەوە کە سەرێشە کۆمەڵایەتی لێ دەکەیتەوە ئەم هەمووی زیانی هەیە ئێمە ئێستا لە ڕێگەی تەکنۆلۆژیایەوە نەک هەر بواری کۆمەڵایەتی فەرموو بواری میدیایە بوارەکانی تریشە پێشکەوتنیش یەکجار زۆری بەخۆوە بینیوە تەکنۆلۆژیا ئێمە دەبێ بزانین چۆن بەکاری دێنین بۆچی بەکاری دێنین ئەمەش گرینگە تۆ خەڵک لە ڕێگەی وشیارکردنەوە لە ڕێگەی باڵێن خوێندنەوە زانکۆکانەوە پەیمانگاکانەوە یاخود مەکتەبەکانەوە خەڵک فێر بکرێت کە ئەمە سوودەکانی چین بۆی ئەو سوودانێک کە هەن بەکاری بێنین بە شێوەیەکی گونجاو و دووریشکەوینەوە لە
زیانەکانی لەبەرەوە پێم وایە بەڵێ زۆر کاریگەری دەبێت لەسەر بواری کۆمەڵایەتی تا ئێستا ئێمە بە هەردوو بارەکەدا کاریگەری هەبووە کاریگەری ئەرێنی و نێرێنیشی هەبووە هەردوو لاش بێگومان کاریگەری ڕاستەخۆی لەسەر کۆمەلگا کردووە. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر کاروان علی مامۆستای زانکۆ ئەم بەیانیە لەسەر تەکنۆلۆژیای نوێ و کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵەتەکان گفتوگۆمان کرد پێکەوە. سپاس بۆ تۆ. سپاس بێەوە. لە کەمپی دۆمیزی پەنابەرانی ڕۆژاوای کوردستان جارجارە لە ناو خۆیانە هەندێک چالاکی ئەنجامەدەن. جا ئەوان ئێستا چالاکیەک ئەنجامەدەنەوەی چەند ساڵێک ئەویش پێش بڕکەی خۆشترین خواردنە کە لە ناو کەمپی دۆمیز بەڕێوە ئەچێت و 100 ژن بەشداری تیاکەن لە پێش بڕکێکە. لە ناو پێش بڕکێکە خۆشترین خواردن نمایش ئەکرێت جگە لە خواردنەکان شیرینەکانیش. کەسێکیش وەکو شێفێکی شارەزا خواردەکان تاقیە کاتەوە و خەڵات بە خۆشترینی ئەو خواردنانە ئەدرێت. هەمویان خەڵات وەرەگرن بەڵام یەک دوو دانەیان وەکو یەکەم بڕەپارێک وەرەگرن. جا لەگەڵمان بن با بینەری بین. ژنên beşdarbûyên nava berîkana xwarinê dane li kempa Domîz. Her yek rahiştiye berhemê destê xwe û beref xîveta berîkanê vetê. Godemê çend rojane amadekarî bo vê çalakiyê dikin. Hindek ji van jinan demê çendîn care beşdar dibin û hindek ji wan berî niha xelat jî wergirtine û beşek bo cara yekeme beşdar dibin. سابقا خوينا مشاركين بري 2 سال زربحي يا خورنا حليات يا استيد ربحي وكيف فهمتي قال لك كيف واش مجي هبالي محمدين في مشاركه مسابقه خوارني كيف واش قال لك هبالي ما قال لك جي خوارني زانن خوارني تشتكن خوارني قال لك خوارني خذ سوريا ما خرجت كانوا بارا وتظبطين اسبوع كم حزري اخذت كن جبير وجرا ام قال لك كيف خوشبون جبر وجوه كان بيج غيري وبيرك حموش خورتين فير بهفدوجي ام هفدو اك دو ناس كن و قال لك خوشبو از يا اول كتب سر يا حلويات اول جار از بيت شاركين یەکش ئەندامên کۆمیتا هەلسەنگاندنê şêfê çêkirina xwarinaya û xudanê xwaringehekiye. Ew diyar dike helbijartina wan xwarinên baş li ser hindek pîveraya. تقريبا اما همون نزيكي هبدو بون جبرت بكينك همي وكا هب تشي دكن يعني اغلبي وانا بس هابو يعني هناك طعم جي هابون قالك يخش بون هناك جي هابون متوسط بون يعني اغلبها متوسط بون ويخش هناك هابو جدائي هابو نقابه وانا هذا 100 jin beşdarî vê berîkanê bûn. Gu 75 jin xwarin dirist kiribûn û 25 jin piçêkirina şîrîniyan beşdar bûn. Bi gotina yek şirêkxerên vê çalakiyê, beşdarbûyên vê berîkanê hemî jî xelatan werdigirin û her sên yekem kujmekî para werdigirin. خودی غایتا ما پیرک بهتر تشجع خوارنا خو خوشتر چیکه و مثلا المالي مثلا بركي نظام بخوارناي خوش درت كبيا درنا كبي بس الفيدا مثلا هي لجنه خوارناي تقييم دك زان مثلا خوارناي خوش نخوش افجي ابغايتا مجبينا يجي وغايتا ما اولو بيرك الهبدو جدا تجمعتي جب كيف بيتي وجوائز مجلس سرهنه سري مسابقه Demê 4 salaya û ev çalakî nava kempa Domîz yek da têkirin. Lê ev sala nava heft kempên awara û penaberan del parêzgeha Duhokê hate kirin. û her kempek komîta wê jiya din cuda bû. Hevrist Recep, Kurdistan 24, Kempa Domîz. بەڵێ لە سەرەتای پرۆگرامەوە پیرۆزباییمان ئاڕاستەی هەموو موسڵمانانی جیهان کرد. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوون یاخود یادی لەدایکبوونی پێشەوای موسڵمانان پێغەمبەر صلی الله عليه وسلمە و ئێمەش بە دەرفەتمان زانی کە ئەم بەیانیە بتوانین بە چەند سرودێک ئەم یادە بەرزرا بگرین. هەروەک دەزانن لە هەولێریش ساڵانە یادێکی گەورە دەکرێتەوە. جا ئەم بەیانیە سەلیم عومەر سرود خوێن سرود بێژ
لەگەڵمانە بێت وە قسە دەکەین لەسەر شێواز و نەریتی خوێندنەوەی مەولود لە هەرێمی کوردستان. بەخێر هاتی مامۆستا. زۆر سپاس. زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس دەکەم. ئەم یادەش لە جەناب پیرۆز بێت و لە هەموو مسلمانان پیرۆز بێ و لە جەنابیشتان پیرۆز بێ. زۆر سپاسان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین و کەناڵی K24 کە لەم یادەش ئەسپی خۆی تاودا و هیوادارم هەموو لایەکمان لەم یادەدا ببێتە هۆی بەخۆ داچوونەوە و ببێتە هۆی ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دایکبوونی ببێتە مایەی ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ڕەوشتەکانی پێغەمبەری خوا لە خۆمان بینی نەدی، بەڵکو بێتە مایەی خۆشحاڵی بۆ هەموو لایەکمان. بەڵێ مامۆستا با بزانین یادی مەولودکردنەوە یان خوێندنەوەی سرود لە مەولودەکانەوە لە کێوە سەری هەڵدا و ئێستا لەناو کوردستان بە چ شێوەیەکە؟ بڵێ بەخۆی با بڵێن لە مسر فاتمیەکان هەیە نزیک 800 ساڵ زیاتر بەر لە ئێستا ئەو یادەیان کردیتەوە. وەک بڵێن بەخۆی ئەو یادە پێغەمبەری خوا نەیفەرموو ئەو یادەم لە بۆ بکەن، یان سەحابەیەک بڵێ ئەو لە پاشی پێغەمبەری خوا ئەو یادەی کردبیتەوە کە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا و تابعین ئەو شێوە با بڵێن نەکرایەوە بەو شێوەی. لە مسر فاتمیەکان ئەو شێوەیان دامەزراندێ با بڵێن زیاتر یادی پێغەمبەری خوا و دوای ئەو با بڵێن لە هەولێر مزەفەرەدین ئەو یادەی بەرز ڕاگرتیە و ئەو یادە بەردەوام کرایە لە شاری هەولێر و خەڵک داوەت کراوە ئێوارەکەی خوان با بڵێن ناندراوەتە خەڵکی و دەف لێدراوە و سرود گۆتراوە. ئەوەش بەمانای ئەوەیە کە خۆشەویستی پێغەمبەری خواوە دەربڕینی محیبەت و خۆشەویستی هەموو گەلێک هەموو کەسێک با بڵێن یادێکی هەیە. ئێمەش وەکو مسلمانان ئەو یادەمان هەیە کە ئەو یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا بەرز دەنرخێنین و هەموو کاتەشیش با بڵێن محیبەت و خۆشەویستیمانە تەبەن لە بۆ ئەوەی نییە خوا نەخواستە بە عیبادەت ئەو یادە بکەینەوە بە عادەتە، یعنی با بڵێن عرف و عادەت هەیە، هەر کەسە عرف و عادەتێک هەیە، هەموو قەومێک عرف و عادەتەشی هەیە، بەڵام ئەمەش وەکو عرف و عادەت نە سونەتە نە واجبە. طبعا بە عرف و عادەت وەکو ئەوەیە گوناح باریش نابین ئینشاء الله لەسەری با بڵێن مامە عازیەک یان دایە عازیەک بەدەستە لەرزۆکەکانی خۆی پاقلاوەیەک یان شیرینیەک یان هەر شتێکی بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا دەژێڕی بە دڵخۆشی خۆی و دڵی خۆش دەکا، حتمما خوای پەروەردگار لەسەرەوەی عەزابی نادا و ئینشاء الله لەسەر ئەو شتەش ئەجر و پاداشتی هەیە. زۆر چاکە. مامۆستا کەواتەوە بێت ئێستاش بۆ هۆیەوە کە جەراوت باس کردەوە وەکو خۆشی دەربڕینێک جگەلەوەی کە شیرینی و با بڵێن هەندێک جۆرە خواردنێک هەیە کە دابەشەکرێت بەسەر خەڵکە سرودیش ئەوترێت. جا ئەم بەیانیە بە بۆنێ ئەو لەدایکبوونەوە ئەو خۆشی دەربڕینەوە بزانین جەنابەت چیت ئامادە کردووە؟ بە چاوان ئینشاءالله وڵا حتمما شتی زۆرمان ئامادەیە و ئەو ڕۆژ لە چەند مزگەوتێک مناسبە و سرود و مەولودمان هەیە و ئینشاءالله لێرە شتێکی خۆشتان پێشکەش دەکەین. ئینشاءالله. كنتو بوتيناوي سنخوش ديداري پیغمبر لنا وبهشتا أصحاب لدوري أي خدا قرنا من لدنيا وجمالي أو لدواروش بيبشم مكي لديدني أو هاي
دوورە دوورە دەست بۆ گیانن بۆن ڕیحانەی منە پەیمانی بەندایەتیم یا رەسوول الله پەیمانی بەندایەتیم یا رەسوول الله دڵ تاکە ڕێگایەتی یا رەسوول الله دڵ تاکە ڕێگایەتی یا رەسوول الله لەگەڵ خودا من دەژین یا رەسوول الله بۆ ئەوەی بزانم چیم یا رەسوول الله بۆ ئەوەی بزانم چیم یا رەسوول الله قوربانی ناوی تۆ بم یا رەسوول الله قوربانی ناوی تۆ بم یا رەسوول الله ناوی تۆ چەندە خۆشە یا رەسوول الله ناوی تۆ چەندە خۆشە یا رەسوول الله پەیمانی بەندایەتیم یا رەسوول الله دڵ تاکە ڕێگایەتی یا رەسوول الله دڵ تاکە ڕێگایەتی یا رەسوول الله دەنگت نەڕزێت یا ڕەبی و هەر دایمە ئاوها مسلمانان دڵخۆش بکەین دەستەکانت خۆش بێت مامۆستا هەر ئەو یادەی کە فاتمیەکان کردویانەوە ئەو نەریتەدانە هەمان نەریتە کە ئێستا لە کوردستان ئەگرێت زیا و کەمی کردووە چۆنە هەمان شتی خۆیەتی بەخۆی با بڵێن لەو سەردەمی دەفە لێدراوە بە هەمان شێوە تەواشیع و قەسیدە گوترایە بەڵام جیاوازە ئەوەی خۆمان با بڵێن بە دەستوری خۆمان جیاوازە ئێمە هەندێک لەو تەواشیع و مەدحانەی بەسەر پێغەمبەری خوا گوترایە جیاوازی هەبووە طبعا ئەمە وەکو نەریتی خۆمان با بڵێن زیاتر شێوەی دەفلێدان و قەسیدە و ئەوانەیە ئەو سەرمەش بەو شێوەی بووە بەڵام میوان بە شێوەیەشتر بووە مەسەن لەوانەیە هەندە قەسیدەی تایبەت بە خۆیان پێشکەش کرد. باش مامۆستا ئێوە بێگومان مادەم یادەکە یادێکی خۆشیە سەردانی زۆرێ شار و شارۆچکەکانەکەن و لە هەولێر ئەو یادە بەجڕاگرێت لە مزگەوتەکان ئیتر لە بۆ نەخۆشەکانیش یادگاری خۆش دروستە بێت. چی یادگاریەکی خۆش چ بەسەرهاتێکی خۆش هەیە کە لە ناو یادەکانی مەولود؟ طبعا حتما مناسبانە بەشداریمان کردیە وەڵا شتێکی خۆش لە مناسبەتی بەشداریمان کرد طبعا لە با بڵێن هاوین بوو لە سەربانی شوێن و جێگایان دانابوو ئێمەش جیهاز و سەماعی خۆمان هەموو دانابوو با بڵێن جیهازەکەمان سەماعەکە لەو بەری بوو لە بەرامبەری خۆمان دامان نابوو ئیتر جیهاز و شتەکانیش لەکەنە خۆمان و دەستمان بە مەولود خوێندنەوە کرد بڕێک بەردەوام بووین و دەستمان پێ کرد طبعا خەڵکیش بڕێک ڕاوەستا بوو لە سەربانەکەی و سەماعەکەمان لێ دیار نەبوو کاتەشی سەود نەما کە سەود نەما وەڵامەش گوتمان لەوانەیە جیهازەکە بی و سەیرەشی ئەولا ئەولامان کرد جیهازەکە دەستکاریمان کرد عیبی نییە سەود لۆ نەما وەڵامش گوتم زانین برایشکەمان لەگە گوتمان زانین تەمەشایش بکەین لە سەماعەکەی کێشە ینی کێشەکەی چییە وەڵا کە سیرمان کرد بینیمان مام عازیەکە بوو ئەو ساقۆیەکان هەیە ساقۆ کە لە بەری دەکەن تۆزێک درێژە و قاپوتەکان لەبەری کرد ڕاست بە سەماعەکەی دادا بوو وەڵایمەش ئەوە چێوەی کردێ وتی کورەوە سەوتی گەلە زۆر وتی ئەو ساکەتەی خۆم پێدادایە هەشتەشی خۆش بوو کە لە مناسبەکان بەسەرمان دێ هەتا جاری وها بۆ سەماعە بەربوویتەوە دامان نایە لەگەر دەبلێدان و ئەوانە بەربوویتەوە ئەبجا ئەو شتانە زۆر ڕوو دەدا
باشە مامۆستا با باسێک کەمێکیش لە ئەو قەسیدانە بکەینەوە هۆنراوانە بکەین کە بۆ مەولود دیتر بە دەف ئەژەنرێت و ئەوترێت زیاتر لە ناو کوردەواری خۆمانە ئەو قەسیدانە هی کێن هی شاعرە کۆنەکان هەمانە شاعرمان هەیە کە تەنیا بە وەسفی پێغمبەر صلی الله علیه وسلم وتبێتوی طبعا زۆر بووە ئێستا مثلا مەولای سەڵی زۆر گۆترایە و بەردەوامیش ئێستا دەگوترێتەوە ماشەڵڵا بەرەکەتەشی زۆر هەیە و مەولای سەڵێ کاتێکەت و یعنی هەر کەسێک کە دەیڵێتەوە ئەوی جێ لێ دەبی هەموو سەڵاواتە لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم و با بڵێن زیاتر لە شعرەکانی ناڵیە شعرەکانی بێخودیە و شعری تریشە بووە قەدیمە زۆر دەگۆترێتەوە ئەو شعرانە مثلا شعری بێخودیە مەحویە ناڵیە ئەو شعرانە بەردەوام دەورەی باڵیان هەیە و هەتا ینی ئەمە زۆر جاری وا هەبووە کەسی تیا هەبوو مثلا شعری نووسیە ینی لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا یەک لەوانە مەحویە ئەوزان مەحویە یان بێخود کاتێک دەوێت شعرێکی بنووسی لە بۆی نایە شعرەکە شەو زۆر بیر دەکاتەوە هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دێتە خەوی شعرەکەی لە بۆ تەواو دەکات کە دەڵێ بەو شێوەیە بنووسە جا شاعیران پێشتری حتمما شعرەکانیان تێکەڵ بووینە یعنی ڕوحیانەتیان لەگەڵ شعرەکان تێکەڵ بووە تام و چێژەشی تایبەتی هەیە بەڕاستی بەڵێ جا مامۆستا حەزەکەی یەک سرودی دیکە ئەگەر ئامادە بێت چیت ئامادەیە مەولای سەڵی لەبەرەوەی لەو مناسەبانە زۆر دەگوترێ و بەرەکەتیشی هەیە ئەوتان پێشکەش دەکەم دەستەکان مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بفرماني ماتي حيز النادي تنقلي بردوي بفرماني ماتي حيز النادي تنقلي بردوي لقوري تنجي دنياي زني دردي ودابزي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هر لو روجي شاقولي دا أمداري علم وإرفانان حتى يستاد صور فصلا بهارا قاشتا سيرانا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم دەستەکانت خۆش بێت دەستەکانت خۆش بێت مامۆستا ئەوەی کە ماشەڵڵا دەنگ خۆشی زۆرمان هەیە کە سرود خوێنن و دەفی باشش لێ ئەدەن تا چەند لە کوردستان گرنگی بە مەولود بێژان وترا ینی دراوە کە جۆرە فستیڤاڵێکی ساڵانەتان هەبێ ئایا هەتا نەشتیوە بەڵێ طبعا بەڕاستی ینی پێویستە ئەو مناسبەیە و هەم با بڵێن لەو یادەدا چونکە مامۆستا ببوورە من لێرە قسەکەت پێ بڕم مانگێکی بەبەرەوەی یعنی ئەم یادە ئەوە نییە بڵێن ڕۆژێک و دوانە و تاابی لە یەک مانگە چ جۆرە فستیڤاڵێک ئەکرێت چ جۆرە چالاکیەک ئەکرێت بۆی کە هەم بەردەوام بە هەم مەولود بێژانیش زیاتر بناسرێت بەتەکید یعنی ئێستا لە شاری هەولێر دەکرێت و فستیڤاڵە ینی هەیە بەڵام لە ئێستا لەو ڕۆڕە ئەو فستیڤاڵە دەست پێ دەکات وەکو مەولود خوێنان ینی وەکو سرود بێژان ینی بەداخەوە دەست خۆش پرسیارەکەت ینی بەڕاستی حەقا ینی چاوێک بخشێندرێ بەو کەسانەی کە ئەو یادە دەکەنەوە با بڵێن ینی پێم سەری هەموو ساڵێ چەند کەسێکی دیاریکراوە ئەو مناسبەیە دووبارە هەموو ساڵێ ینی حەق وایە چاوێک بخشێنەوە کەسانی ترمان هەیە کەسی تر هەیە دەنگخۆشە و کەسی تر هەیە شارەزایی هەیە کەسێشتر هەیە پێویستە ینی هەر لە یەک بازنەی نەخولێتەوە هەر هەموو ساڵێ چەند کەسێک بی لە یەک ڕۆژیش بی حتمما دەکرێت مەسەلەن ڕۆژەکانی تریش بی و
ئێستا مەسەرن ئەوڕۆ لە 12 ڕەبیع الأول ئەوڕۆ یەکەم ڕۆژ دەست پێ دەکات بەڵام دواتر نامێنێ مەسەرن وەکو ڤیستیڤال بەڵام لە ماڵان و لە شوێنەکانی تکە بەردەوام هەیە و بەردەوام گرنگی پێدەدرێت. زۆر باشە. مامۆستا لەبەر ئەوەی کە یادەکە یادێکی بەرزە و ئێمەش بەرز ڕای ئەگرین و ئەمڕۆژ دەرفەتە کە زیاتر و زیاتر بە مەدح و سەنای پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە بەلەدایکبوونی ئەوەی تر باڵی ئاشتی و محبەت و خۆشەویستی بەسەر ئەم زەویەیە کێشراوە ئەم بەیانە زیاتر سوود لە جەنابەت وەرگرین چی دیکەت ئامادەیە وەکو دوا بەرهەم؟ حتمما شتیترم ئامادەیە دەست خۆش قسەکەت زۆر جوانە بەنسبەت ئەو یادەی طبعا گرنگترین شت ئەوەیە ئێمە ڕازگۆیی ئەخلاقی جوان ئازایی و ڕەوشتی جوان لە خۆمان بینی نەدی لەو یادە ینی شەرت ئەوە نییە ئەتوو تەنها ئەو یادە بکەیەوە و تەواو هەموو شتی کافیە مثلا لە بۆ نمونە مثلا ئەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا قەسابەکان ئەوڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەن یان زێرنگرەکان ئەوڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەن ئەوە بەناوی ئەوانە بەڵام گرینگە خۆمان بگۆڕین ینی لە ئیش و کارمان ڕازگۆ بین ئەوەی کە پێغەمبەری خوا داوامان لێ دەکات هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یادی خۆی زۆر جار زانایەکان بەوەی دەهینەوە دەڵێن پرسیاریان لێ کردی ئەی پێغەمبەری خوا لۆ دووشەمان بە ڕۆژی دەبی فەرمووی لەبەرەوەی لەو دووشەمە لەدایک بوویمە بۆیە ئەو یادە دەکەمەوە هەتا چەند شتێکە با بڵێن شێوەی داکەمارانە هەیە نازەم عیوانەکە پێی دەڵێن وەکو بزن مشکەیە تۆزێک عەرەب زۆر دەیخۆن لە سەعرایەکان هەیە طبعا پێغەمبەری خوا نەیخواردیە وتیان یا ڕەسوڵ الله حرامە فەرمووی نە نەریتی قەومەکەی من وایە نایخۆن بێزی لێ دەکەنەوە ئەمنیش نایخۆم دەنا حرامیش نییە مەبەستم یعنی پێغەمبەری خوا هەندێک شت هەبووە لەبەر نەرید لەبەر ئەوەی ئەمە وەکو عیبادەت نایکەن وەکو نەرید ئەو یادە دەکەن هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داکمان ئامینە کاتێک دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زگم بووە ئەزیەتی نەدایمە طبعا منداڵ با بڵێن کاتێک ئافرەت حەملی دەبی منداڵ ئەزیەت دانی مەسەلەن لە دایشی دەدەهان تەپتەپ شەوانە چەندین جار ئەو داکە بەخەبەر دێ بەڵام پێغەمبەری خوا ئەو ئەزیەتەی نەبووە هەتا لە دایک بووە پێغەمبەر کاتێک لە دایک بوو یەکسەر سەری لە سوزدەی دانایە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک عەبدولموتەلیب لەناو عەرەب عادەت بووە کوپێک لە شێوەی قوڕ دروست کرایە خواردنیان ناو گەرم کردەوە ئەو کوپیان دادەنا لەسەر سەری منداڵەکەی لە ئەوی بەچاو نەچی طبعا کاتێک بەیانی دێنەوە دەبینن کوپەکە شەق بووە پێغەمبەری خوا سەیری ئاسمانی کردیە ئەوە یەک لەو موعجیزانەی پێغەمبەری خوا و جوولەکەکان هەوڵیاندایە کاتێک ویستویانە یعنی بە شێوەی دەرۆزەکەر با بڵێن ڕێزم لە بۆ هەموو بە شێوەی هەژاری هاتون لە دەرکەیاندا ئێمە فەقیرین هاتون پێغەمبەری خوا بدزن چونکە زانیویان ئەوە پێغەمبەری خوایە نیشانەکی هەبووە لە شانی پێغەمبەری خوا لە ڕاستەی زانیتیان پێغەمبەری خوایە هەتا بازرگانێکی جوولەکە هەبووە هاتیە ویستوێتی ینی بیبە بە هەر چەندەشی بووە بیبە هەتا شەڕ کراوە ئێمە ئاگامە لێنێ بەڵام پێغەمبەری خوا ئەو نور و بەرەکەتە لە بۆ ئێمە هات ئێمە مسلمانە شانازی پێ بکەین ئەو خێر و پاداشتە ئێمە دەیکەین ئەو عیبادەتی ئێمە دەکەین هەموو ئەزرەکە لەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم جا بابزانین وەکو دوا سرود کە ئەمڕۆ لە پرۆگرامی ئێمە ئەم ڕۆژە یادەکەینەوە بەزڕایەگرین و بابزانین دا بابەتی جەنابەتی حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله حبيبي خير خلق الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي يا رسول الله 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 لا زوم لا ياي كاينات أمر سر أنسار شادي
دەستت خۆش بێ مامۆستا سەلیم عومەر زۆر سپاس دەکەین ئەم بەیانیە جەنابەت وەکو مەولود بێژێک هاتیتە ئێرە و ئەم یادت لەگەڵ ئێمە بەرزڕاکرد سپاس دەکەین دەستخۆشتان لێ دەکەین خی گەورە سەلامەتتان کە هەمولایەکمان ببینە شوێن کەوتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا ئەو لەو یادە پیرۆزبایی لە هەمولایەکتان دەکەین وما أرسلناك إلا رحمة للعالمين طبعا خواهي قول پروردگار أو پیغمبری ناردی رحمة لبو همو جیهانیان زور سپاس زور سپاس دەچینە سەر بابەتێک باسی پیاوێکی بە تەمەنی پارێزگای هەڵەبجەکەین کە ناوی مەحموود حاجی ئەحمەد بەکراواییە. ئەو ئارەزوی کۆکردنەوەی رادیۆ و تەلەڤیزیۆنی کۆنی هەیە بە جۆرێک کونترین رادیۆ لەلای ئەو تەمەنی 70 ساڵ زیاترە و رادیۆی نوێشی هەیە هەر رادیۆی کار ناکات بەراورد یان بە وردی داهانیشێت بەراوردی کابزان لەگەڵ رادیۆیەکی تا چۆن چاکی بکاتەوە ئەو خەریکە بێت چاکیەکات یان وا ئەکات کە نرخی شتە کۆنەکان لەلای هەر بە نرخ بمێننەوە ئەوە تا پێی بکرێت چاکیانەکات و ئەڵێت کە هەندێک جاریش هەیە ئەیان کڕێتەوە لە هەرکوێ دەستی بکەوێت حەزەکات لەلای خۆی بیان هێڵێت و کۆیانکاتەوە. هەرچی کۆنم دەستکەوێ کڕم هەرچی تازە ئەو تازەکەی تایە تازای تایە زۆر ئەتیمامی پێنایم بەڵام کۆنەکان هەرچیم دەستکەوێ کڕم سە بۆ نمونە رادیۆی هەن هەیە و ساپیانەوت کەر و جاش بە باتری شەکر باتری بێرک لە تەنیشیا داتەنا وەکو ڕاشتێکی ئاوا داتەنا ئێستا ئەوانە نەماون زۆر دەگمەنە ئەگەر من دەستم کەوێ بە هەر نرخێبێ ئەیکڕم لە بەرشی لە بەرێو من باتریەکەیم هەیە شکل کەسەکانە لە ئەمە تەمانی تقریبان لە حدودی 50 تا 6 ساڵە بێ 70 ساڵی تایە 60 تایە 40 تایە 30 تایە 20 تایە 10 ساڵی تایە مەسەلەن تا تایەتە خوارەوە ئەمانەی هەمووی تایە یعنی بە تێکەڵی تایەکەڵی تایە ئەوانەی کە زۆر من خۆشم ئەوێن کۆنەکانن سلڤەر هەبوو دوای ئەوە هیتاشی هەبوو ئەمە کۆنەکانە هیتاشی سلڤەر سانوێ سیرا فرێبز ئەمە کۆنەکانن ئەوەی کە لە فکرم بێ تووشی با ئەوانەی کە لە فکرم بێ هەر ئەمانە بوون لە تەمەنی 5 ساڵیە ئەم رادیۆیە دەرچوو منیش ئیتر گەڕام بە دوایە زۆر گەڕام رادیۆیەکی کەم هەبوو لەمە بەڵام ئەوم بەدڵ نەبوو ئەمان گۆڕیم و گۆڕانکاریەکەم کرد لەگەڵیا 5,000 دینارم باقیایە و ئەمەم لێ وەرگرت ئەمەم لێوەری ئیشی نەکرد خۆم چاکم کرد ئێستا زۆر بێ عیبە ئیشەکەی زۆر نایابن Hello, Karimani Gaenia, the Pino Waride Gaenia, Open Show Charlie Gaenia. يا باكر وحد خطيراتي أبرو مرياري باكر الخطير ئیدی وایە هەر کەسە و خولیا و ئارەزوویەکی هەیە و پەرە بە خولیا و ئارزۆکەی خۆی ئەدات و هەوڵداوەکو بەهرەیەک هەمیشە کە دڵی پێی خۆشە ئەوەش گەشەی پێ بدات جا جگە لەو بابەتەی کاک مەحموود کەسێکی دیکەشمان هەیە بە جۆرێکی دیکە خولیایەکی ئەویش سۆرانی ناوە گەنجێکی ڕۆژهەڵاتە خولیاکەی ئەم بە شێوەیەکی ترە کە چەند ساڵێکە لە سلێمانی دەستی کردووە ئەو لە سلێمانی ئەژی ئێستا و دەستی کردووە بەوەی کە بە شێوەیەکی جیاواز لە ڕێگەی خەڵوزەوە وێنە دەکێشێت جا وێنەکان لەکوێ دەکێشێت ئەوەیە گرنگیەکەی کە وێنەکان لەسەر دیواری ئەو خانوانەی کە چۆڵ کراون یان ڕووخاون لەسەر ئەوێ وێنەکان دەکێشێت و هەر بە خەڵوز دەیان ڕازێنێتەوە هوەری وێنەکەشان لەسەر دیوار زۆرە بەڵام ئەمە یەکەم جارەکە لە کوردستان کەسێک بەم شێوەیە دیمەنی سەر دیوارەکان بنەخشێنێت و ئێمەش لە پرۆگرامی بەیانی 24 دەیخێنە بەردی دی هونەردەستە
ئەو دەرونی خۆم ئەڕژێنمە قەی و دیوارە ئەو شتەکە هەیە لە دەروونمە بە زمانی خۆمان بڵێم تەخلیە ببین ینی خاڵیە بم دەمێکە خەریکی نەقاشیکردنم و تقریبا لە پەنج ساڵانەوە دەستم کرەوە بۆ نەقاشی و لە ئەو تەمەنەوە دەستم پێکرد زۆربەی خەڵک بۆ کوڕ ڕەسامی بە دوورە بێن ینی تۆ نەقاشی ناتوانێت بکێشی لە کوڕەلا و بە شێوازێکی ژنانت ماشا دەکەن بەڵام من حەزم کرد کە ئەو شێوازی ڕەسامیە بێنمە ناوی شتێلێکی تۆختر و شتێلێکە تەلەنتوار بێ بۆ کەسێک بێ کە نەگونجاوێت لە مێشکا کە کابرا بە خەڵوز ئاگەر بکێشە یا بە شتێ لەتر بە شێوەیەتر مەسڵەن نەقاشی بکێشە و ڕەسامی بکە نەک بەسەر کڵێشەیە بێت و هەر بۆ قەڵەم و جافەیەوە وڵات دیوارەکە بەسە بێ ساف بێت و هیچ شتێکی پێویست نییە بەس چێوێت کە ئاگری بدەیت و هیچ شتێکی پێویست وڵات زیاتر وێنەی خۆشەویستەکانم کە خۆم حەزیان لێ یەکەم و تایبەت بوون بۆم یا کەسێک بێت کە احترامی لەلام واجب بێت بەس کەسێک بێت کە مەسڵەن ئێستا ڕسمە کێشامەیی ژیرانە کەسێکە لە ئێرانە بە هیچ دلیلە کوژراوە خەڵک زۆربەی خەڵک ناڕەحەتن لەم باسە بێرەبەر هەتاوا بیکەوە لە دەرەوەی ماڵا بیکەی و یەکێتریشانەوەسە کە بە ئاگرەیەکەیت و احتمالی هەیە دەسوپر بسوزێت یەکی لە ڕسامیەکانە کامل بنزین ڕژا بەدەستماوە هەمووی سوتاوە لە شارچکەی فەلوجەی پارێزگای ئەنباری ناوەڕاستی عێراق گەڕەکی کێ بە ناوی گەڕەکی کوردانە کە یاخود گەڕەکەکە گەڕەکی کوردانە لە چەند قۆناغێکە کورد بۆ ئەوەی کە لە کاتێکە ڕاگوێزراوە لەوێ بووە ئەبوو عومەری کوردی یەکێکە لەو کەسانی کە لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلولەوە بۆ ئەوێ بە زۆر کۆچی پێکراوە و لەوێ دوو ژنی هەیە و یەکێکیان لە فەلوجێ و ئەوی تریشیان لە قەڵاتزێ لە کوردستان دانەبڕاوە و گەرمیان و کوێستان دەکات هەمیشە. گەڕەکێکی کوردی لە ناوچەیەکی عەرەبنشینی باشوور لە هەولێر و کەرکووک و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە بە زۆر خەڵکەکەیان لێرە نیشتەجێ کردووە. ئێرە گەڕەکی کوردەکانە لە فەلوجە لە 1970ەکانی سەدەی ڕابردوو لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە بەرشاڵاوی ڕاگواستن کەوتن. لە دوای ساڵی 2003شەوە بەشێکی زۆریان گەڕانەوە هەرێمی کوردستان. ئەحمەد کە بە ئەبوو عومەر کوردی ناسراوە لە ساڵی 1976 و لە دوای نوسکۆی شۆڕشی ئەیلولەوە هاتوۆتە فەلوجە. خێزانێکی عەرەبە و لە فەلوجەیە. بەهۆی خێزانەکەی دیکەی کە لە قەڵاتزێیە پێی لە کوردستان نەبڕیوە و بەردەوام گەرمیان و کوێستان دەکات. والله من بۆ خۆم هەر ماڵێکم ئەلێرەیە خێزانەکەم عەرەبە ماڵێکم ئەلێرەیە بەخۆی جارێ نیازم نییە بگەڕێمەوە بە سەردان و شتیوا دێم و دەڕۆم بەس نیازم نییە بێگژاری هەر پێم خۆشە بنە ماڵێکم ئەلێرە هەر هەبێ ئەو منتەقی خۆمان حەیەکرات 8 ماڵ 7 ماڵی لێبوو بازاری زۆری لێبوون لەوانەیە 1000 ماڵێک 1500 ماڵێکی لێبوو خەرشی کەرکووکی لێبوون خەرشی قەڵازێ لێبوون خەرشی هەولێرێ بوون خەرشی دیانایی لێبوون ئەوانێ زۆر لێبوون. نێوجەرگەی بازاڕی فەلوجەیە و ڕۆژانە لێرەوە دەنگی حەسەن زیرەک بەگوێی ڕێبواران دەدرێت. سامی و نەوزاد و عەبدوڕەحمان 51 ساڵ بەر لە ئێستا خانەوادەکەی لە کەلارەوە ڕاگوێزراون. ئێرە بە یەکجاری دەبێتە نیشتیمانی دووەمیان. وەڵڵای خەڵفەرجە عتابێ هە باش بۆ کورد زۆر باشن بۆ کورد عەل لە 76 ئەمە هانە فەلوجە خراوەیمانێ دەریان زەن برام ژنی عەرەبی هاوردووە خەڵ فەلوجە ئەوشەر ژنی عەرەبی هاوردووە نا ئەمە برام ئەوش قەوم و کەس قەومی عەرەبی. تێکەڵبوونی کورد لە نیوە سەدەی ڕابردوو لەگەڵ خەڵکی فەلوجە بە زۆرە ملێ بووە بەڵام ئێستا بە جۆرێک ئاشنای یەکتر بوونە بە زۆرە ملێش لە یەکتر جیا نابنەوە. هێمندەلۆ کوردستان 24 فەلوجە. دەینا کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەمان دووبارە یادی پێشەوای مرۆڤایەتیتان لێ پیرۆز بێت بەو هیوایی کە سەقامگیری خۆشی وەشادی و خۆشگوزەرانی باڵ بەسەر کوردستان و هەموو جیهاندا بکێشێت. زۆر سپاسانەکەمان بەیانی لەگەڵ بوون. خاتان لەکەم.